بەهۆی نەبوونی موچە و لێبڕینی سەدا 21 لە موچەکانیان مامۆستایان ئامادەکاری دەکەن بۆ ئەنجامدانی خۆپیشاندانی سەرتاسەری لە هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا خوێندنی ئەلکترۆنی ڕەت دەکەنەوە پێیان وایە هەنگاوێکی خراپە بۆ دواکەوتنی سیستەمی پەروەردە و فێرکردن. لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی گرتبوونەوەیەکی ناڕەزایی بەڕێوە چوو، یاداشتێکی ناڕەزاییش خرایە ڕوو. پێدانی موچەی تەواوەتی بێ لێبڕین و دەستکاری کردن هەموو 30 ڕۆژ جارێک یاریکردنی چارەنووسی موچەی بەناو پاشەکەوت کراوەکان و نەدراوەکان بە شێوەیەک مایەی ڕەزامەندی سەرجەم موچەخۆران بێت. خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین ڕەت دەکەینەوە و پێمان وایە ئەو جۆرە خوێندنە لە هەرێمی کوردستاندا سەرکەوتو نەبووە و سەرکەوتوش نابێت. ڕایدەگەیەنین لە ئەگەری پشتگوێ خستنی داواڕاوەکانمان یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەکەینە بەسەرەتای خۆپیشاندان و ناڕزایەتی و دەستپێکردنی خەباتێکی مەدەنی درێژخایەن و هەموو جۆرە میکانیزمێکی شارستانی بۆ جێرانەوەی شکۆ بۆ تاک و کۆمەڵگە و پەروەردە و مافەڕەوەکانی مامۆستایان و موچەخۆران لە بەردەمماندا کراوە دەبێت. ئەم دەسەڵاتە هەموو بەرنامە ڕێژیەکانی ئەوەیە کە کۆمەڵگەیەکی نەخوێنەوار کۆمەڵگەیەکی کۆی لە ئاسا لە داهاتووە بۆ خۆیان بۆ کوڕەکانیان بۆ کوڕەزاکەیان هەتا بمێنن خۆیان زەعیم و سەرکردە بن. ئێمە بە هیچ جۆرە لەگەڵ سیستەمی بە ئەلکترۆنکردنی خوێندنانین چکە زەرێکی گەورەی لە پرۆسەی خوێندن و لە بەتایبەتی لە فێرخوازەکانمان چکەی فێرخواز توانای ئەوەی نییە بتوانێت بە بەردەوامی 3 ساعت 4 ساعت و ناو پۆلەکانی خوێندن نییە بتوانێت دابنیشێ لەبەر و کاریگەری خراپی هەیە بۆ سەر دەرونی فێرخواز پێشوو کاریگەری هەبێ بۆ سەر پەروەردە. بێگومان لە 27 مانگا تا 27 مانگە بێ حکوومەت جوابێکی هێرێنی باتەوە ئەگەرنا بە دڵنیایە و خۆپیشاندانی سەرتاسەری ئامادەکاری بۆ کراو و دەست پێ کرێت. کارەکان تەواو بووە. تا ئێستا وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کۆکن لەسەر ئەوەی کۆرسی یەکەمی خوێندن بە شێوازی ئۆنلاین بەڕێوە بچێت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەفتەیەک بەر لە ئێستا لەگەڵ بەشێکی دیکە لە ڕێکخراوەکان بەڕێوەچوونی خوێندنیان بە شێوازی ئۆنلاین بە زەنگێکی مەترسیدار زانی بۆ سەرکەتی پەروەردە. مامۆستایانی زانکۆ پەیمانگاکانیش هۆشداری دەدەن لە شکستی کەتی پەروەردە لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاری مامۆستایان و چەسپاندنی خوێندنی ئۆنلاین. ئێمە بەکەرتی پەروەردە و بە خوێندنی باڵاشەوە لە ئەزمموی ساڵی ڕابردووەوە گلەیەکی زۆر هەیە لە پرۆسەی خوێندنی ئۆنلاین و بەردەوام ڕێنماییەکان لە گۆڕانکاریایە کە چۆن خوێندنەکە دەست پێەکە. من لەو بەشەی کە خۆمان کۆبوونەوەمان کردووە ئەم ساڵ لە سەرەتای مانگی نوێیە وەکو شخصی خۆم پێشنیاری ئەوم کردووە کە خوێندنی ئۆنلاین یان ئەلکترۆنی ڕەت بکرێتەوە و پێشنیارمان کردووە بۆ نمونە ئەکرێت دەوام تا 8 مانگ بێ بۆ نمونە گروپی پۆلەکان زیاتر بکرێ بۆ ئەوی خوێندکاری کەمتر دیابێ. ناڕەزایەتیەکان ینی هەرچی شێوازی مەدەنیەی گرینە بەر لە کۆی شار و شارۆچکەکانە تەنانەت بە دەوەری زەردیکەوە تەنسیق و هەمانگی کراوە کە بەڕاستی مەوساوەکو ساڵانی تر ناکەین ئەوەی کە لە توانامانە بێ ئەوی لەبەرمان بڕوا ئەیگرینە بەر بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە بێتە سەرخەت لەو بێ باکی و لەو بێ خەمی و لەو بێ ویژدانی و لەو بێ منەتیە دەرچێ. مامۆستایانی ناڕازی دەڵێن لە دوای 27 ئەیلولەوە کە دەکاتە سەرەتایکردنەوەی دەوامی خوێندنگاکان ئامادەکاری دەکەن بۆ ئەنجامدانی خۆپیشاندانی سەرتاسەری و شەقام چۆڵ ناکەن تا بەدیهاتنی خواستەکانیان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.